کەسێک سونەتێک بکا وەکەوە وایە وازبێکی کردبێ بەڕاستی کار و کردەوەی لەبەر ئەوەی فەرمووی ئەم مانگە بەڕاستی سەیراناوە بۆ بەخۆداچوونەوە بۆ خۆ فۆرماتکردنەوە بۆ خۆی عیشایان دەفەرمووی خوای گەورە لەویستانە خۆش دەبێت لەبەر ئەوەی هەموو شەڕ ئینا وەجەدنا عەلا شەیئین گەورەیە کاتێکەوە خوای پەروەردگار باس سەلیمە من قەبل یعنی چۆن ڕۆژی مانگی ڕەمەزان لەسەر بۆ ئینسانی ایماندار وەڵڵاهی کاتێکەوە تۆ بە ڕۆژی بەرەوەی لە کاتێکەوە خەڵکان بێئاگا بوون و خەڵکۆ زادێکە عیبارەتە لە خۆی واتە بۆی دیسە مانگی ڕەمەزان دەکەن کاتێکەوە بەقلێکی گەرمەوە بەچاو ئەو پێغەمبەرە خوای گەورە فەرمووی ڕەحمەتەن للعالەمین بۆ هەموو وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆز هەستان بە سازانی ئێوارە کۆڕەشی ئیمانی جەماوەری بۆ بەڕێزبانخوازی شاری هەولێر مامۆستا عوسمانکانی کوردەیی لەژێر ناونیشانی چۆن پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین. مامۆستای بەڕێز لەو مانگە تیشی خستە سەر تەوبە و بەخۆداچوونەوە و هەروها خۆ ئامادەکردن بۆ مانگە پرخێر و بەرەکەتە بۆی لە خێر و بەرەکەتی ئەو مانگە پرخێرە بێرەکەتە بێبەش نەبین. ئەوە یەکێکە لە کار و چالاکیەکانمان پیشوان بخوای تەعالا زنجیرەی کار و چالاکیمان نەبێ لەو مانگە پیرۆزە ئینشاءالله.